بۆیە سەروەرمان صلى الله عليه وسلم فەرمووی من أكل البصل والثوم والكراث فلا يقربن مسجدنا فإن الملائكة تتأذى مما يتأذى منه ابن آدم. إمام بخاري مسلم فرمودەکەیان ڕیوایەت کردووە. هەر کەسێک لە ئێوە پێویستی بۆ حەزی کرد، خواردی، چی خوارد؟ پیازی خوارد، سیری خوارد، کەوەری خوارد، فلا يقربنه، بە هیچ شێوەیەک نزیکی مزگەوتەکەمان نەبێتەوە. نەیفەرموو هەر نایەتە ناو مزگەوت، هەر نزیکیشی نەبێتەوە. بۆچی؟ چونکە فریشتەکانی خوای پەروەردگار ئازار دەچێژن بە بۆنی ناخۆش بەو بۆنانەی کەوا بەنی ئادەم مرۆڤەکان بۆنەکەیان پێ ناخۆشە. هەر شتێک ئازاری لوتی تۆ بدا ناڕەحەتت بکە، مەلایکەتی خوای پەروەردگار پێی ناخۆشە. فەرمووی هەر کەسێ ئەمانەی خوارد نزیکی مزگەوتەکانمان نەبێتەوە، نزیکی کۆڕ و دانیشتنەکانمان نەبێتەوە، ئازارمان نەدا. ئەمڕۆ ئەگەر کەسێک ئەوەشی نەخوارد بێ ئەبێ ئاگای لە خۆی بێ کە هاتە ماڵی خوای پەروەردگار نابێ بۆن خڵتەی جگەرەی لێبێ. ئەگەر جگەرەکێشیش بێ هەر چۆنە بێ ڕاهاتووە لەگەڵ یا ئەبێ دەمودانی وا پاکاتەوە کە لە ناو مزگەوتە ئەوەی لە تەنیشتەوەی بۆنی خڵتەی جگەرە لێ نەکە. ئەبێ بۆنی گۆرەوی نەیە، ئەبێ لاشەت پاک بێ ئەوەندەی عەرەق نەکرد بێتەوە ئەوەی کە لە تەنیشتەوەیە کە لێن نزیکە ئازاری پێ بخوا. چونکە پێش ئیماندارەکەی هاوڕێت لە مزگەوتە مەلایکەتەکانی خوا پێی ناڕەحەت دەبن، تۆ ئازاری فریشتەکانی خوا دەدەی، ئیتر چۆن خێرت بۆ بنووسن؟